خۆشەویستان دیارە من تۆر بابەتێکی دیکەشم دەبێت کە هەر وابەستەیە بە شاری سلێمانی و هەروە بە بازرگانی و وابەستەیە بە ژیانی خەڵکەوە ئەویش لە ماوەی ڕابردوودا بە هەوڵی فراکسیۆن یەکێتی لە نێویاندا دکتۆر بڕیار ڕەشید کە ئەندامی جومەی نوێنەرانی عێراق لە فراکسیۆن یەکێتی هەوڵ و دانیشتەکانی لەگەڵ وەزیری نەوت و وزەی عێراق بڕیاردرا بەشە بەنزین و بڕی پێویست بۆ شاری سلێمانی دابین بکرێت و لە ئێستاشدا بابەتێکی لەم جۆرە بە هەمان شێوە هەوڵێکی لەم جۆرە دووبارە کراوەتەوە بۆ دابینکردنی نەوتی سپی بۆ ماڵان پێش دەستپێکردنی وەرزی سارد و سەرما لەسەر ئەم بابەتە و هەروە هەوڵەکە و کاریگەری ناردنی ئەم بڕانوتە لەسەر هەرزانبوونی نرخی هەم بەنزین هەم نەوت لە شاری سلێمانی ئێستا دەزانین لە سەرانسەری هەرێمی کوردستان نرخی نەوت بە ڕێژەیەکی بەرچاو لە وەرزی گەرماشدا بەرز بۆتەوە من لەسەرم بابەتە ڕاستەوخۆ دکتۆر بڕیارمان لەگەڵدا دەبێت وردەکاری زیاتر لەو وەردەگرم بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی جومەی نوێنەرانی عێراق لە فراکسیۆن یەکێتی لە بەغداوە بە ڕێگەی سکایپ میوانیەمەیە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت وردەکاری ئەم بابەتە چییە؟ تەنها بابەتەکە بەڵێنێکی زارەکیە لەلایەن وەزیرەوە یاخود ئەم بڕیارە بە شێوەی ڕێککەوتنێک کراوە کە ئەم بڕەنەوتە بۆ پارێزگای سلێمانی بنێرێت؟ طبعا ئەمە لە چوارچێوەی هەوڵەکانی ڕابردوومانایە کە بۆ مۆزوعی نەوت و مۆزوعی بەنزین لە پارێزگای سلێمانی ئەوەی کە کێشەی سەرەکی یان ئەوەی کە با بڵێن فاکتەری سەرەکی بوو کەوای لە ئێمە کرد کە تەنها هەوڵەکان لە چوارچێوەی پارێزگای سلێمانی بەشی هاوڵاتیان کە پرسیارانکردنەوەیە لە دەرەنجامی ئەو لۆ دوو فشارە زۆرێک لەسەر پارێزگای سلێمانیەیە یعنی ئەمە زۆر بەڕوونی کاتی خۆی لەگەڵ بەڕێز حامد زوبیعی وەکیل وەزیری نەوت باسم کرد و دواتریش لەگەڵ بەڕێز دکتۆر ئیحسان عەبدولجەبار لەگەڵ وەزیری نەوت باسم کرد کە فشارێکی زۆر لەسەر پارێزگای سلێمانی هەیە ئەمە کێشەی دەرمانمان هەیە کێشەی سوتەمەنیمان هەیە کێشەی دابەشکردنی موچی هاوڵاتیانمان هەیە واتە لۆدێکی زۆر ڕوون لەسەر پارێزگای سلێمانی هەیە ئەوەی کە لەسەر ئێمەیەوەی کە چۆن بتوانین ئەم لۆدە کەم بکەینەوە یان چۆن بتوانین کە ئەم فشار لەسەر هاوڵاتیان بە شێوەی گشتی کەم بکەینەوە لە مودەی ڕابردوو لە 11ی چوار ئێمە کتابێکمان کرد و دانیشتین لەگەڵ بەڕێز دکتۆر حامد زوبیعی کە وەکیل وەزیری نەوتە و بۆ بڵین مەسئولی تەوزیعی سوتەمەنیە لە هەموو عێراقا و مناقشەی کێر و تەسەرمان کرد لەسەر ئەو کێشانە و لەسەرەوەی کە کێشەکانی سلێمانی و نێویشانە کێشەی بەنزین ئەو کات موافقەتێکی شەفەییانێ بەڵام وتی بۆ موافقەت تاتبێ جوابتان لێ بێڕمە دوای مانگێک لە 12 واتە دوای مانگە لە بەرواری 11 کتابێکمان بۆ هاتەوە موافقەت کراوە بەڵام تەنفیزکردنەکەی وتیان لە ئێستا ناتوانین لە بەرەوەی خۆمان کێشەی سوتەمەنیمان هەیە و قەیرانی سوتەمەنی قەیرانێکە هەموو جیهانی کردوێتەوە یعنی ئەمە تەنها سلێمانی و وەرێمی کوردستان و عێراق نییە بەڵام ئەوەی کە هەوڵەکانی ئێمە زیاتر لە سلێمانی لە چوارچێوەی ئەو فشار ناوخۆیی کە لەسەر سلێمانیە گینا کێشەی سوتەمەنی کێشەی کە پەیوەندی بە هەموو جیهانەوە هەیە و دواتر ئێمە لەم هەوڵانەمان بەردەوام بین سەردانەکانمان بۆ وەزارەتی نەوت و پەیوەندیەکانمان لە سەرخەت بووین لەگەڵیان تا لە هەفتەی پێشوو لەگەڵ بەڕێز وەزیری نەوت دانیشتین و گفتوگۆمان کردەوە لەو بارەیەوەی بەشی سەرەکی با بڵێن لەسەر ئاستی یا بڵێن لەسەر داخوازیمان بۆ مۆزوعی نەوتی سپی بۆ هاوڵاتیان کە ئەزانین هێواش بەرەوزستان کە پێئەنێ نزستانەوە کێشەی سەرەکی کێشەی سوتەمەنی و کێشەی نەبوونی نەوت و یان بوونی نەوت و بەڵام بە نرخێکی زۆر گرانە و لە هەمان کاتا بە دوات چونمان بۆ کتابی یان بابەتی پێشووترمان کە بابەتی بەنزین بوو کرد خۆشبەختانە مۆزوعی بەنزینەکە ئەوەیە کە لە نزیکترین کاتە بەنزینی نۆرماڵ لە جۆریەوەی کە لە بازاڕ پێوترێ بەنزین بە نرخی 690 دینار بە کواڵیتی عێراق بۆ سلێمانی دابی نەکرێت ئەمەش لە ئایندەیەکی نزیکە بۆی نامێت کاتەکەی دیاری نەکراوە ئەبێت لە مانگەیە بێت یعنی خۆیان لە ڕاستیا بەڕێز وەزیری نەوت کەمتر لە مانگیشی وت بەڵام ئێمە حساباتی کۆمەڵی ئیشکال و درەنگکەوتنەکەین لەبەرەوە تەسەورەکەین درەنگتر بێت وەک لەم با بڵێن لەم مانگەیە بێت باشە ئەو بڕە کاریگەری لەسەر نرخی سوتەمەنی لە پارێزگای سلێمانیە دروست دەکات؟ کێشەی بەنزین بڵێ ئەوە ئەتوانین بڵێن وا ئەکات کە بەشێکی زۆری کێشەی بەنزین چارەسەر بێت چونکە ئەوەی کە بڵێنی پێداون بڕێکی زۆر گونجاوە
نزیکی 15 تەنکەری سێدار لیتر نزیکی 450,000 لیتر کات ڕۆژانە ئەتوانین بڵین کێشی بەنزیل لە سلێمانی چارەسەرەکات ئەگەر بەو بڕەبێت لەبەرەوە ئێمە جارێ ئیشکالات ماوە بەڵام بۆ خۆی کە دنێردرێ بەڵێ ئەنێرزێت لە نزیکترین کاتە و بۆ بڕە بەردەوامە بێت نازانین چەند ڕۆژێک و دواتر کەم بێتەوە یانە ئێمە فشار و لۆدمان هەمیشە ئەوەیە کە نهێڵین کەم بێت و بەدەوام لە چاودێری و لە بەدواداچوو نابین بۆ قەزەیە قەزەی دووەمیش نەوتی سپی باشە دێ بەسەر خۆی بابەتەکەم پرسیینەوتە بەڵام مادام لە بنزینەوە دەستمان پێکرد با لەسەر ئەم بابەتە بوەستم پرسیارێکەیە کە ئەم بڕە ڕەنگە زیاد کرابێت دەبێەوە لە زاری جەنابتەوە بزانم بڕێ ئەو بنزیلی کە لە ڕابردوودا وەزیری نەوت و وزە بڕیاری دابوو زیاد بینێرە بۆ پارێزگای سلێمانی زیاد کراوە بڕەکەی نەک ڕەنگە زیاد بکرێیان احتیمالی ئەمە دەنگوەیەک بێن بە کتاب لامانە بڵاومان کردەوە لە پیجی خۆمانەوە لە فەیسبوک بڕی سلێمانی پێشتر 360,000 لیتر بووە بۆ پارێزگای سلێمانی هەر لەسەر کتابەکە کە ئاراستەی بڵین مەکتەبی من کراوە لەسەریشی نووسراوە نووسراوە کە موافقە دوای گفتوگۆمان و دوای بڵین هەڵسەنگان و یا مناقەشەکردن لەسەر کتابەکەی ئەوەی کە پێشتر کردومانەوە کتابی من و کتابی بەڕێز کاگازات ئەنجومە سەرۆکی ئەنجومەنی محافظ سلێمانی کە موافقەت کراوە بۆی 180,000 لیتر زیادەواتە ئاگاتە 540,000 بەڵام قسەکە لەوایە کەم 540,000 جاری وایە قەطعی تێکەوێ ئێمە و شتێک بکەینیان لە هەوڵێکی وایە بین کە زیاد هەبێت بۆ سلێمانی لە 360,000 لیترەکە زیاتر بۆ 180,000 لیتری کە وەکو کتابیش کە ئاماژەی پێدراوە و موافقەتی وەزارەتی نەوتی عراقیشی لەسەرە بۆکو خۆی جێبەجێ بێت ئەوە یەکێکە لەو با بڵین هەوڵانی کە ئەبێ بەردەوام ئێمە لە تەنسیق بین لەگەڵ وەزارەتی نەوتی عراقی و لەگەڵ محافظەی سلێمانی و ئەمڕۆژ لەگەڵ کەمە حەسیب کە مەسئولی با بڵین سوتەمەنی پارێزگای سلێمانی و لەگەڵ کاگازاش بەردەوام لە پەیوەندیان و لەگەڵ نەوتی عراقی بتوانین لینکێکیشیان بۆ دروستکردن بۆی ڕاستەخۆ بێت چکە بەشێکی زۆری ئەم گرفتانە یعنی بەتایبەت دوای چییە دوای ئەو هەوڵانی حکوومەتی هەرێمیەت کە حکوومەتی هەرێم داببڕێت لە حکوومەتی ناوەندیان حکوومەتی فیدراڵی ینی وای کردووە کە بۆ نمونە من لە مدیر ڕابردووە دوو نمونەیەکم باس کرد لەسەر وەزارەتی سەحە و کاتی کە چەند هەوڵێکمدا بۆ کێشەی دەرمانەوە بوو کە وەزیری سەحەی پێشوەیوت وەزارەتی سەحەی عێراق هەرێمی کوردستان هاتووە بۆ وەزارەتی سەحەی عێراق ئەمە وەزیر سەحەی پێشووی عێراقی وتوانە کە بە هیچ شێوەیەک تەعاملی ڕاستەخۆ لەگەڵ پارێزگاکان مەکەن کە ضمنیا بەتەکید مەبەستیان پارێزگای سلێمانی بووە کە تەعاملی ڕاستەخۆیان لەگەڵا مەکەن ئەمە یەکەم دووەم هەوڵی مدیر ڕابرد وەزیری سامانە پشتیەکان وەزیری پێشووی کە دەست لە کار کێشایەوە لەگەڵ وەزارەتی نەوت و تەنسیقیان لەگەڵ ممەثلیەی ئێرە ممثلی با بڵێن هی عراقی کوردستان لەناو بەغدایە کردووە کە بە هەمان شێوە هەوڵەکان ئەبێت لە چوارچێوەی حکوومەتی هەرێم و وەزارەتەکانی تر عراق بکە ئەمە ڕێگری دروستەکە بۆ محافظەکان زۆرجار خۆیان هەوڵ بن یعنی ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە باشە مخالفاتی قانون نییە کە لەسەر ئاستی پارێزگا ئەم هەوڵە بدرێت نەخێر بە پێچوانەوە لەوان ئێمە پیان وابێت کە ئەمە تۆکمەی هەرێمی کوردستان دەرەخات بەڵام ئەگەر سیاسەتی هەر سیاسەتێکی لێ پشتەوە بێت من دوور لە با بڵین لە حیزبەت و لە ناوچەگرێتی ئەمە سیاسەتێکی هەڵەیە لە بەرەوەی تۆ جاری وایە کە کێشەیەک لە نێوان عێراق ڕۆیە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو کاتە کە کێشەکە گەورە ئەبێت یەکسەر ڕاستەخۆ هەموو علاقاتەکانی هەموو پەیوەندەکانی هەموو پشتومەکێکە دابی نەکرێت ئەوەستێت بۆچی چکە پەیوەندێک و لەسەر ئاستی حکوومەتی هەرێم لەگەڵ بەردایە بەڵام ئەگەر لەسەر ئاستی محافظە بێ ئەگەر حکوومەتی هەرێمیش کێشەیەکی هەبێت بەڵام ئەتوانێت هەولێر وەکو محافظەیە بڵێ من وەکو محافظەیەک هاتوومە کێشانم بۆ چارەسەری سلێمانی بڵێ من وەکو محافظەیەک بە هەمان شێوە هەڵەبجە لە ئایندەیە بە هەمان شێوە واتە ئەگەر حکوومەتی هەرێم کێشەیەکشی هەبێت لەگەڵ حکوومەتی ناوەندا ئیتر کێشەی نەوت بێت کێشەی بودجە بێت کێشەیەکی بێت دانەبەزێتە سەر ئاستی محافظەکان وەکو محافظەی کە لە چوارچێوەشە محافظەی عراقی تەعامل بکەن و لەگەڵ حکوومەتی ناوەندا بتوانن هەماهەنگیەکانیان بەردەوام بیان ئێمە تێکلەوانی کە ئێمە پێمان وایە ئەمە سیاسەتی زۆرەڵێ و سیاسەتە ڕاستەکەوەیە کە ئەم بابەتانە وا قەتیج نەکرێت لە چوارچەوەی کە هەموو پەیوەندیەک لە ڕێگەی حکوومەتێک هەرێمەوە بێت چکە دوجار محافظەکان محافظەی عراقین لە هەمان کاتە کە هەڵبژاردننی ئەنجومەنی نێرانی عراق ئەکرێت لە هەمان کاتە لە هەموو محافظەکانی عراق و هەرێمی کوردستان ئەکرێت و لە یەک ڕۆژە ئەکرێت هیچ جیاوازیەک نییە لەبەرەوە
لە علااقات و پەیوەندیەکان شە نابێت جیازین. باشە دکتۆر دێمە سەر نردنی ئەو بەشە نەوتی سپی بۆ ماڵان کە دیارە جنابەت خودڕاستەوخۆ هەوڵەکەت داو لە نزیکەوە لەگەڵ وەزیر گفتوگۆتان کردووە. ئەم بڕەنەوتە چەندێکە بەشی هیچ نەبێ نیوەی پێداویستی پارێزگای سلێمانی دەکات بڕەکەی چەندێکە؟ ئەمە پێشتر طبعا لە هەوڵدا بوون و بۆ ئەوەی لەگەڵ وەزیری نەوت گفتوگۆ بکەین و لە ئەسنای گفتوگۆکانە ئەمەوە بوو کە موافقەتی لەسەر 15 ملیۆن لیتر کردووە. پێویستی پارێزگای سلێمانی 108 ملیۆن لیترە کە ئەم 15 لەوانەیە وەکو پێویست کەڤەری هەمووی نەکا، بەڵام ئێمە هەدەفمانەوە نییە کە ئەم 15 بێت و تەنها و یەکجار بێت، بەڵکو هەدەفمانەوەیە کە بتوانین چەند وەجبەیەکی کە لە 15 ملیۆن لیتریان زیاتری وەربگرین و دوایەوەش کە لەگەڵ وەزیری نەوت دانیشتین و موافقەتی داواکاری ویستی موافقەت لە هامش بنووسێ 15 ملیۆن لیتر. من پێم وت مەگەر بتوانین زیادی بکەیت لەبەرەوە هامشەکە منووسە 15 لیتر، وتی بەسەر چاوە ناینووسین 15 ملیۆن لیتر لەسەری هامشەکەی لەسەر نووسی، وتی مناقەشەیەکەی بزانم چەندمان پێ بکرێت ئەوە بۆ پارێزگای سلێمانی دابین بکەین. ئەمە هەوڵێکە بێت کە بەشێکی هەنگاوێکە بێت کە وابکە هەم پەیوەندیەکانی پارێزگای سلێمانی و حکوومەتی نێوت کە بکەوێتە سەرسکە ئەمە خۆی لە خۆیان هەنگاوێکی زۆر گەورەیە بۆ بەرەو پێشتنی دۆخەکە. ناردنەکەی ئەمە کەڤەری بەشێکی پێویستی بە تایبەتی ناوچە ساردەکانی ناو پارێزگای سلێمانی ئەکات و لە هەمان کاتەوە ئەکات کە بتوانین لە داهاتووە پەیوەندیەکانمان پێوتر بکەین. باشە کە دەڵی پارێزگای سلێمانی مەبەست هەڵبجێش دەگرێتەوە چکە ئەو ناوچانە ڕەنگە تاکوێستە لە زۆر ڕۆ مشکلێکمان هەیە کە پارێزگای هەڵبجە من تەنانەت بۆ مۆزوعی دەرمانیش لە تیمادیا کتابم کرده بوو بۆی پارێزگای هەڵبجە و پارێزگای سەربەخۆ تەعامل لەگەڵا بکە جارێ موافقەت نەکراوە لەسەر هێنێشت بۆ زۆر جار کاڵین پارێزگای سلێمانی منظم نیە هەڵبجە شەگرێتەوە و ئەم هەوڵانە هەمووی لەو چوارچێوەیە کە ئەزانین فشارێکی زۆر هەیە لەسەر پارێزگای سلێمانی، بەڵام خۆشبەختانە کسانی دڵسۆز کە یەکێک لەوانەی بە بڵین بە نمونە بێنینەوە بە ڕێزکاک حاکم سالار وەزیری دادی عراقی کە ئەمە نەک تەنها وەکو وەزیرێکە لەسەر پشتی کێتی بەڵکو بڵین جێی شانازی بەڵکو جێی شانازی هەموو کوردە لەبەرەوەی هەموو چ شیعە چ سونە چ کورد لێ ڕازیە و هەماهەنگیەکی زۆر باشە بۆ چارەسەری ئەم کێشانە بۆ دروستکردنی پەیوەندیەکان و لە هەمان کاتەمێ دەستخۆشی یا با بڵین سپاسی بە ڕێزکاک ئازادیش بکەم سەرۆکی ئەنجومەنی محافظەی سلێمانی کە هەمیشە لەسەر خەتە بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەدەم و بە پرۆشی لە هەوڵدایە. هەتا ئێمە خاوەنی ئەوە بین کە کەسان هەبن کە بەدڵسۆزانە هەوڵ بن و بتوانین کە کێشەکان بگەێنی شوێنی خۆی، بتوانین کە پێداگری بکەین لەسەر ئەو مافانی کە هەیە و بیخێنە ڕوو کە چی کێشە و گرفتێک ڕوبەڕووی با بڵین پارێزگای سلێمانیە پارێزگاکانی کە بۆتەوە ئەمەوە ئاکات کە چارەسەری کێشەکان ئاسانتر بێت، لێک تێگەشتن ئاسانتر بێت کە یەکێک لەون شتانی کە بەلامەوە با بڵین سیر بوو تا ڕادێکردنەی بەڕێز وەزیر نەوت پرسیاری کرد کە ئایا سعری نەوت بۆ هاوڵاتیان چەندە، یعنی کە نرخەکەمان پێوت یا سعرەکەمان پێوت بەلایەوە زۆر بوو، یعنی زۆر تووشی با بڵین کە لە دۆخێکا کە هاوڵاتیان بێم و چەند بە تایبەتی لە پارێزگای سلێمان کە کێشەی دەرمانی کێشەی سیستەمەنی هەیە و بۆ نرخە زۆرە ناتوان بێگومان دابینیکەن هەر لەو ڕوانگەیەشەوە بوو کە پاڵپشتێکی زیاتری دەڕی، بەڵام ئەمانە چارەسەری تەواتی کێشەکە ناکەن. واتە چارەسەرەکە کاتیە؟ نخێر نەک چارەسەرەکە کاتیە با بڵین بۆ ساڵانی داهاتوو ئەم بڕا لە بانزین و نەوتە هەر دەبێت بۆ شاری سلێمانی یان تەنها بۆ ئەم ساڵە؟ ئەزانی زۆرێک لەو شتانەی کە لە عێراقا ئێمە هەمانە لەسەر ئەساسی هەم علاقات و هەم بە شێوەیەکی کاتی دروست دەبێت و تەنانەت موازنەش ینی موازنەکە هەموو با بڵین لە هەموو حکومەتێکە موازنەی ساڵانەیە کە بە پێی ساڵ احتیاجات ساڵانە پێویستە با بڵین ئەنجام دەبۆی دابینێکرێت، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە دووشت یەکەم ئێمە مادام حکومەتمان هەیە حکومەتی هەرێممان هەیە وەزارەتی سامانە سروشتیەکانمان هەیە کە زۆر جار ڕێگری ئەسڵەن لە پەیوەندی بوو محافظەکانەکە بە شێوەی سەربەخۆ لەگەڵ باقی تری با بڵین محافظەکانی عێراقا گرنگە کە پشتی شێر بەر ئەم وەزارەتی سامانە سروشتیەکەی حکومەتی هەرێمەکە کە ئەویش ئەوەی کە لە ئەستوێتی بە هەستی پێ بەدابینکردنی ئەمە زۆر گرنگە کە ئەم نقطەیەمان بینێت. دووەم ئەوەیە کە پەیوەندی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا پتە بکەینەوە ئاشتی بکەینەوە، تەنها پەیوەندیکە لەسەر ئاستی حکومەتی هەرێم و
بەغداد نەبێ بەڵکو لەسەر ئاستی محافظەی سلێمانی لەگەڵ وەزارەتەکانی عراق محافظەی با بڵێن سلێمانی لەگەڵ بەغدا لەگەڵ محافظەکانی پراخەر عراقیا محافظەی هەولێریان دووەک واتە وا بکەین کە هەم پەیوەندیەکان پتە و بێتەوە لە هەمان کاتە وەزارەت سامان سروشتیەکانە بێ هەست بە مەسئولیات بۆ مەترسی ئەم دۆخە بکات چکە تاکو ئێستا کە هێواش بەرەو قۆناغی با بڵێن بەرەو زستان بڕۆین نەزانین کە قەیرانێکی سوتەمەنی لە هەموو جیهانە هەیە و ئەم بەشەی کە دابین کراوە لە بەغداد کەڤەری بەشێک کات لە سلێمانی بەڵام چارەسەری هەموو کێشەی سوتەمەنی ناکە. باش دکتۆر لە قسەکانی پێشتردا باسە لەوە کرد کە وەزیر هامشی لەسەر بکە دواتر بەهۆی گۆڕانکاری لە بڕەکێ و تۆزێ ڕاوێشتان گفتوگۆتان لەسەر بابەتە کردو هامشەکەی لەسەر نەکرێت دەمە بزانم کە دڵی هامش واتە ئەمە بڕیارێکی فەرمیە و لەسەر ڕێککەوتنامە و بەپێی بەڵگەنامەیەک ئەم بڕە نەوتی سپی و هەروە بەنزیێن دەرێرە بۆ سلێمانی یا تەنها بە شێوەیەکی زارێکی بڕیار ڕێککەوتنەکان درراوە. نامە احتیاجاتی ساڵانەی با بڵێن محافظەکان پێشتر نێردراوە ئێمە خەلەلێکی زۆر کە ئێستا هەمانەی خەلەلەکان هی ڕابردوون ینی یەکێک لەو شتانە بۆ نمونە پێشتر نەوتی سپی بە 45,000 بۆ هاوڵاتیان دابین کراوە دوای گفتوگۆی وەزارەتی سامان سروشتیەکان و بۆ تەنسیقەی کە لە ڕێگەی ممەثلی با بڵێن کوردستان لە بەغداوە هەموو کارەکان ئەنجام بیرێت نەوتی سپی بۆ هاوڵاتیان کرا بە 90,000 ینی ئەم ئێستا سەر 200,000 نا ئەمەی کە لە ڕێگەی مەبەستمەوە کە لە ڕێگەی حکومەتەوە دابەشکرێ بەسەر وڵاتیانە ئەمانە کۆمەڵێک ئێمە کێشە و گرفت هەیە ئەم کێش و گرفتانە بڵێن ئیهمالی بووە یان بڵێن بەدەمەوچوونی پێویست نەبووە یان با بڵێن بێئاگایی بۆ هەر جۆرێک بووە بێ هێواش چارەسەری بکەین ناکرێ ئێمە بۆ نمونە مودەی ڕابردوو پێویستیمان لە دەرمان لە سوتەمەنی لە هەر بوارێکی کایە بۆ نمونە لە 15 بۆ بەڵام ئێستا داوای لە 100 یان لە 200 ئەو بڕی پێشوو بکەین لەبەرەوە گرنگە کە بە داتا و بە ئامارە و مناقەشەی بکەین بێگومان وا بکەین کە هەر شتێک بێت بۆ پاڵپشتی ئێمە لەگەڵ ئەنجومەنی محافظەی سلێمانی پەیوەندی زۆر باشداین و هەر شتێک بێت بە بەڵگە و بە بەڵگەی پێویستەوە و بە احتیاجاتی محافظەکەەوە بەڵام لە هەمان کاتا بیرمان نەچێت کە ئێمە بەشێکی سەرەکی لۆ دەکات کەوێتەوە سەر حکومەتی هەرێم لە هەموو بوارێکە لە بواری دەرمانە لە بواری موچەیە لە بواری سوتەمەنیە بەنزینانەوتە لە هەموو ئەم بوارانەیە لەبەرەوە بێ هەماهەنگیەک هەبێت بەڵام کلیلی سەرەکی ئەوەیە کە وەکوتم سەر بەخۆ محافظەکان بتوانن تعامل لەگەڵ وەزارەتەکانی عراق بکەن. دکتۆر بڕیار زۆر سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە بەغدا و بڕێگەی سکایپ میوانمان بوویت دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید کە بەڕێزیاندا بنجومەی نوێنەرانی عراق بوون لە فراکسیۆنێکێتی ڕاستەوخۆ بڕێگەی سکایپ لا بەغدادەوە میوانمان بوون.